ئەڵێ کێشەم ئەوەیە زوو ئەتوانم شت لە بەرکەم بە زوو لە بیریەکەم بە تایبەت قورئان بەڕێزان خۆی قورئان سیفەتێکی هەیە کە لە چاو هەر تێکستێکی ترە حەسانتر لە بەرەکرێت ڕاستە یعنی هەمومان ئەزانین کە قورئان لە بەرکردن ناڕەحەتی خۆی هەیە بەڵام تۆ بیری لێکەرەوە کتێب هەیە لەم سەر ئەرزا خەڵک دانیشە لە ئەوڵ بۆ لەبەرک بۆ بەرگ لە بەریکە باوەڕکەن نیشتیوە لەم سەر ئەرزا لەو سێ نەفرێک دەست نەکەوین ئینجیلی لەبەر بێت مستەحیل شتیوە قورئان ئاسانیشی تایە لە لەبەرکردنە کێشەی ئەوەی کە بیرت ناکەوێتەوە تکایە ئەم قسەیەم بە جددی لەوەرگرت کاتێک کە تۆ هەر شتێ لەبەرەکەی ئەبێ ماوەیەک دوای ئەوە ئللا لە مێشتەوە زانیاریەکە بێنیتەوە ئەم قسە دوایی بۆتان ڕوو نەکەمەوە بەورد بۆ من تو ئاەتێ لەبەرەکەی ئەبێ ئەم ئاەتی کە لەبەریەکەی دوای تۆزێکی تر هەوڵ بەی بیڵێیتەوە نەک بڕۆی تەماشای قورئانەکە بکەیتەوە جا باشترین شت ئەوەیە کاتێک کە سوورەتێ شتێ لەبەرەکەن لە نوێژەکانە بیخوێنە تا ئەبێ بەمەلەتە هەموو نوێژێک مەسەلەن لە دووڕکاتی یەکەما تۆ قورئانە خوێنی لە ڕکاتێکیانە بەلایەنی کەمەوە تۆ ئەو سوورەتی کە لەبەری کردووە ئەمڕۆ پێنج جارەکە ئەمە بۆ مەسلەی بیرکەوتنەوەکە وەشتێکی تر کە تۆ ئەڵەی لە بیرم ئەچێتەوە تۆ هەوڵ بە لە ماناکی تێبکەیت طبعا زانینی مانای قورئان زۆر گرنگترە لە لەبەرکردنی من ناڵێم لەبەری مەکە من ئەڵێم بەلایەنی کەمەوە تەماشایەکی معناکە بکە بەلایەنی کەمەوە شەومانایەکی تیا لەبەرکە بەلایەنی کەمەوە سەرنجێکی ئەوڵی ئاەتەکە بە ئەمە وا ئەکا کە ئینشاءالله زۆر بەباشی بیرێکەوێتەوە